هەموو هاتنەکەی بۆ بوو کەوا چۆن بتوانین بە زووترین کات ئارامی و ئاسایش بۆ شاری کەرکووک بگەڕێتەوە. هەتا باسی ئەوەش کرا کە چۆن ئەو کێشەی شاری دووسخورمات و چارەسەر بکرێتوانە وەلو ئەو لە دەرەوەی سنووری ئیداری پارێزگای کەرکووکە، بەڵام دۆخەکەەوە ئاخوازێ کە ئەوەش باز بکرێتوانە. هاتنەکەی بەکارێکی باشی ئەزانین و هانی هەموو لایەکیدا کە بە زووترین کات سەرۆکی ئەنجومەنی پارێزگا هەڵبژێردرێ و پارێزگاری کەرکووک هەڵبژێردرێ و هیچ جیاوازیەک نەکرێت لە نێوان پێکهاتەکانە. ئەمان ئەو هێزانی کەەوە هەشیانە لێرە هێزێکن بە شێوی میهنی کارەکەن بۆ پاراستنی هاوڵاتیان هاتوونە. من هاتنەکەی بە کارێکی باش ێزانم و هیوادارم ئەم جۆرە دەست پێشخەریانن لایەن حکوومەتی عێراق بە تایبەتی بەرامبەر کەرکووک و ناوچە جێناوەکانی تر بەردەوام بێت بۆی بە زووترین کات ئارامی و ئاسایش و یان ئەوەی کە پێوترێن ئیدارە هەرێکە بەکاری خۆی هەڵبسێت بۆی هەموو هاوڵاتیان دڵنیا بن هەرێکە بگەڕێت و سەرکاری خۆی سەرشوێنی خۆی و کاتێکی ناخۆشی کەممان لە بەردەست لە پێشماوە من پێم وایە ناخۆشیانن بە زووترین کات بەسەرەچێت. نحن جئنا من أجل تهدئة الأوضاع في كركوك. بالتأكيد محافظة كركوك محافظة عزيزة علينا جميعا وعلى العراقيين. ئێمە هاتوین بۆ ئارامکردنەوەی ڕەوشی شاری کەرکووک. بە دڵنیاییەوە پارێزگای کەرکووک پارێزگارێکی خۆشەویستە لە لامان و لای هەموو عێراقەکە. شاری کەرکووک شاری پێکەوە ژیان و برایەتیە و عێراقێکی بچووکراوەیە. هەموو هەوڵێک دەدەین بۆ ئەوەی پارێزگاکە بۆ هەموو پێکاتەکان بێت. داوا لە برایانی کوردی خۆشەویست دەکەین ئەوانەی شارەکەیان جێهێشتووە بگەڕێنەوە بۆ ماڵەکانیان و بەردەوام بن لە ژیان. هێزە ئەمنیەکان هاتوون بۆ دابینکردنی ئاسایش و ئارامی و لێپرسینەوە لەگەڵ هیچ کەس و لایەنێکدا ناکرێت تەنها ئەو کەسانە نەبێت کە پێشێلکاری یاساکان دەکات. ئەم شارە پێویستە بۆ هەموو کەسێک بێت و بە کورد و عەرەب و تورکمان و هەموو پێکاتەکان وەک چۆن هەزاران ساڵە هەموو پێکاتەکان پێکەوە دەژین. جميعا بكل مكونات هذه المحافظة